سڵاتان لەبێت دکتۆر ئاراسم لە پرۆگرامێکی نوێی دکتۆر ئاراس لەگەڵتانم. لەبیرتان بێت کە ئێمە هەمیشە دەڵێین تەندروستی بە پێی پێناسی ڕێکخراوی تەندروستی جیهانی سێ پایەی گرنگی هەیە، سێ دینگەی گرنگی هەیە. پایەی یەکەم تەندروستی جەستەییە، فیزیکیە. پایەی دووەم تەندروستی یا دەروون دروستیە، mental health. پایەی سێم دروستیە کۆمەڵایەتیەکەیە، social well-being. ئەمڕۆ بەرنامەکەمان تایبەتە بە بابەتێکی کۆمەڵایەتی کە ئێمە لەلایەنە دەرونیەکەوە بۆی دەچین، چونکە ئەم دوانە تێکەڵکێشن و تێکەڵکێشن لەگەڵ تەندروستی. ئەویش باسی جیابوونەوەی هاوژینانە لە هەرێمی کوردستان. ئەمە پەیوەندی بەلایانی تەندروستیەوە چییە؟ لەبەرەوەی بابەتێکی کۆمەڵایەتی دەرونیە، کاریگەریەکی یەکجار گەورەی لەسەر دەروون و تەندروستی تاکەکانمانەوە هەیە، کاریگەریەکی یەکجار زۆریشی لەسەر ئەو دوو کەسە و داهاتووی منداڵەکانیشیان هەیە و لەسەر کۆمەڵگەش هەیە. ئەم داتایانەش ببینن ئامارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵی 2017، ئەمە هی ئەنجومەنی دادوەریە، لە ساڵی 2017 5729 کەس لە هەرێمی کوردستان جیا بوونەتەوە. لە ساڵی 2023 ژمارەکە بووەتە 14312، واتە نزیکی سێ هێندە، نزیکەی سێ هێندە لە ماوەی چەند؟ لە ماوەی 6 ساڵ. 6 بۆ 7 ساڵ ئەم ڕێژە بەرزبوونەوەیە زۆر زۆرە. ئەگەر بەم ڕێژەیە بەردەوام بێت، خۆ دوایی وای لە دێت ئەوانەی کە ژیانی هاوژینی پێک دەهێنن زۆربەی جودا دەبنەوە. لە ڕووی کۆمەڵایەتیەوە و لە ڕووی دەرونیەوە ئەمە بابەتێکی زۆر زۆر گرنگە. بۆیە ئەمڕۆ گفتوگۆی لەسەر دەکەین، لە دیوە دەرونیەکەوە بۆی دەچین، لە دیوە دەروون دروستیەکە و مێنتاڵەتیەکەوە بۆی دەچین و مێنتاڵیەکەوە. و ئەمڕۆژ وەکو دەیبینن میوانێکی بەتوانام لەگەڵدایە، ئەویش دکتۆر ئاواز حەجیە کە پسپۆر و ڕاوێژکاری دەرونیە. دکتۆر بەخێر بیت. سپاس دکتۆر باشی. ئەحواڵ باشە؟ هەمووشت باشە لای تۆ؟ الحەمدلله ویتکەم توژێ باش بی. زۆر سپاس دەکەم. ئەو ڕێژایە زۆر بەرز نییە و ڕێژەی جیابوونەوە؟ کاریسات ئەف ژمارەی لەسەر بەس سێ باژێرە: سولێمانی، هەولێر، دهۆک. حسابا خۆ بکە. يعني لسر هر سي حالة تدقري بس زواجي ايك طلاقة هي تقريبا 14,000 بجين نكاب يا 15,000 حتما 15,000 حالة بس سليماني وهولير ودهوك مقابلي 53,000 قري بس زواجي. كارثاته. اگر تو حسابا خوب كي اگر اف آماره يعني درست بن کاریسات ابو جواکه ما پشتی 20 سال دی زواج نامینید. دکتۆر ئاواز نەک داتاکە نەک هەر دروستە، بەشێکی داتاکەشمان نییە، چونکە ینی بەشێکی داتاکە لە نهاتینە تۆمارکردن چونکە تۆمار نەکراون، لەبەرەوە داتاکە بەرزترە لەوەش. کاریسات باشە لە ڕوە دەرونیەکە پێم بڵێ بۆچی جیابوونەوە ڕوو دەدات؟ بێگومان ئەسباب گەلێکێتین هەردەم لۆ هەر تشتێکی ئەسباب و ئەگەر گەلێکێتین گرنگترین و بەربڵاوترینیان لە نێو کووردا. حال حاضردا ئەوە تۆڕێت کۆمەڵایەتی گەلێک یعنی دەورە خود بینیتن ئەگەرێکی ئەم بژین سەرەکیە و یێ داراییژی و دگەل نەڕەوشەنبیریە شریکێت ژیانێک و تعاملێ نزانن گەلێک و بکەن باوەری نینە حاضر بوون نینە و هەردەمەم دبێژین یعنی ئەڤژن کە خو زیرێک ناکەت خو پێش نائێخیت بواری زەواجێدا ها هەکو عەرە بژن الله يصلحها یعنی خو زیرێک ناکەت بێژیتن دە بچەک خو پێش بێخم ها زەواج چییە؟ مسؤوليات دست تحمل كم أس قبيل كم ظلام قبيل كجار أو تنازل بكت أس تنازل بكم يعني ديوالي هيت المسألة دي جهتا
يعني حالتي بمهاطن يقولي دكتورة ما تبي طلاق بك مكورسا جلسة طلاق درس كريم قلت ناك جوري جوه خوبتي هكو جوه خداي كريا جري قلت معقولة ام خالتي هميات كين يعني حسابا خوب كسرات تشتي بتشيك طلاق تشيد بيت ماي تكرنا عائلة كتشكيو كوركي جالك تأثيري وكارتي كرنيل سر علاقة زوجي كان حالتك بو مناط خاتينا كي قلت خزوري من يعني خزيري من هر جار از چماويري رخني المدقريد تشتيد بيشتا من خزيمتنا إنابات وبكير كوري منا ايتو مناسبنيني قلت از چبكم علاقة منو ظلامي منا باشا قلت باشا ناتشاويري أوجه احترام وريس تناهي تقرت ناتشاويري باشا ناتشو هاي فيدي قلت ظلامي ما بتاع دابر بشتي دو هايفا قلت شوم خرابتر المكر رابو دامن قطيت الفيري بسيار بو خازيري مام تا چه حق هيا تو چه حق داخو نال قانون نال شريعة نال آية نال چه كتاب مقدس نانويسياكو تا او ما فيها تو دست خلق جا خلقي راكي تو أخفتنت كريد بيجي يعني أو قبيلت كاتن كجاوي ظلامك أنكو خزيرك جاوي وصا تعاملي قلب كات ناكت بس أفا خاتت بيني أن خاتت كورينا ديكو بابت ما دكتور بليبورين وهزرت كان أملكي واينة يعني مدانا شي بدليخو مدانا بردان بدليخو أفا چه نابيت از بجم ديكو بابت من سسر و سر جاوت من بس جيانا منا هفجيني ملكي منا تايبتا بموه ديكو بابت من محتاجي پارهی بون هاری کاریه بون مبرا خستخانه دي اینم دي بم همي تشتي دي بوكم بس خط الأحمر آنكو هيلا صورة جيانا منا تايبت باش ئەگەر یەکێک هۆکارەکان بینە سەری پێشەوەی بینە سەر هۆکارەکان زۆربەی زۆری جیابوونەوەکان لە ماوەیەکی کورت ڕووی داوە یعنی لە ماوەی 2 بۆ 3 ساڵ دوای هاوسەرگیری ڕووی داوە هاوسەرگیری نوێیەکانن کە جیابوونەوە ڕوودەدەن بۆ أول فيريدي زفرينا سروي مادة كيميائي PEA فينيل أتول أمين أف مادة كيميائي الدسبيكي هكوام إكودوتنياسين تكافينا عشق وهيامه تكافينا فقاعة أنكو باقيشكا ورديا بيوازي واتا هستيت ما بلند بن هكو هستيت ما بلند بن أم همي ئەوە کاتێک سەرەتا پەیوەندێکە دروست دەبێت یا سەرەتا هاوژینێکە دروست دسبيكي ژیانی هكو هاوژینی. دو شريك إكودوتنياسين مادێکی نافبرا- کیمیایی دەردەدا جستەی ئێمە جسمي مێشکی وجسدي ئێمە درست كاتن ئەها والمات كو أم تشتي نيجاتيف سلبي نابينين أم واقعي بدرستاهي نابينين حقيقته يعني وكي خيالك خوش هستيت ما بلند بين أم هست كان يعني تشتي نيجاتيف جياني دانينا أم جاجبين وعد وعود أم دينا كدو احتمالك قرق بيشتازي بتا قصرك الصحراء آوا كم برامل وخيزي حسابا متجي بارا هر تشتكي تفيديو بتين وحسابا تشتكي دانينا وناشي تقصر رملي درۆ جياب دەکا یان خۆی وا وقف دەکاتە مادة والتت كات كوشيان وقوات وقدرات وإمكانيات أبو تدرست كات كنت تشيفي تشتي بكي چونكي توي كاتيا ناف برا دو قوسادا عشقا كي تشي همي تشتي يعني دي بيجي تأس دهرو جديدة بما ملياردير يعني قوات ومادة جالك بيجن يا حاجة كرنا بس نا حاجة كرنا كتشك احتمالا بيجتي هر شف وكت شهر الزاتي دي بتارا قسم ودي تشيروكا جيبوتا بيجم حدا تبنفي همي تشتي يعني خيالي بوي كدود بيجن وهردو هەردووکیشیان باورت ڕاست دەکەن راست كان دراوانا ئەوان کاریگەری مادەکەیە وەکو ئەوە کە زۆرێک لەسەر خۆشیان هەبێت تقريبا حصة يعني أم بيجين برشاف كابي ئەمە چەند دەخایەنێت ئەو مادەیە حسب گلک سالای که خلاص بیتن اگر تو خوب کشید بجین عشقك مازم بو ماده گلک بو حتی 3 سال شبر هنده دایما هم بجین سالای که زواج گلک خطره طلاق چید بیتن و سالا 3 و یا 7 ویجا اگر طول 3 در باز بوی حتی گشت یا 5 وی حینی هدی دی ای سر ڕێ عردی طبعا هەکوو ئەو مادەنەنی کاتە لە خەیاڵەکە دێیتە خوارەوە دادەبستە سەر ئەرزی جالڤیری ئەزما و قەیران دکتۆرە ئەوە ئەگەر هەندی تو بلند بی دێ نزم عردی کەوی دونک دێ ئێشی هەندێکە هەی زەڵام پێشتر ماداوی خلاص بیتن
واتا دي نورمال لقيتن وديتا جورين جنك دي بيجي تبوتي عطيا جورين تواكي بيشترنيني ما داوينا ما وهشتا ما داوي ما هشتا حماس کەواتە وقرمات يا هی هاي خانمەکە درەنگتر مادەکەی تەواو بێت نشرتني احتمال يا جنكي بە زيتر شێوەیەکی بس گشتی بشيواكي قشتي ظلام باش زيتا تراواد بيت كيم باشە بكت بۆیە ینی ئۆکەی خۆشەویستیە ڕاستەقینەکە نییە ئەمە کەواتە نو کەی ما خۆشەویستیە ڕاستەقینەکە هذا دەست پێ دەکات علاقة جسدية عاطفي جنسية بتني قال شونا قالك بن سقفك وعلاقة جنسي تشيبو هدي أو مادة نامينت مادەکە نەما نعم ئەوەی ترێ نعم متشەبوو يعني أو عشقة ماموزينة أجر فرضا هاتنا قالك أو نامينت قال مجرد بينا قالك دي مينت أجر قالك نمان هر دي مينت تاهتایە هر حتى باش بس قال هاتنا قالك يعني ليلى مجنون أجر مجنون شولانه كد واقعش بعد عاقل ليلى دەبوو ده عاقل لو جيت انا بتشوف سعر خوي باش بس دكتور ببورة دا بجم في مادة كيميائية احتمال قالك بينار بسيار كان أريد شم درست كما قال نفسي في شخصي نخير چێ بيت لێ بورين دێمەستەری بەڵام بە ئەمە لەگەڵ ئەو دوو کەسە تەواوکەین جارێ ئێستا ئەو دوو کەسە مادە کیمیاویەکەیان ساڵێک دو ساڵ ڕژە خب كوجيت تەوا سي سێ ساڵ تەوا ناميني خۆشەویستی ڕاستەقینەکەی دەست پێ دەکات شي واقعي هكو امتينا سارية عردي كنت ناشي قصرك الرملة أواكيك وك الشهر زادي هرتو ناشي براقصي وما بنفيني بمسؤوليات الجياني واقع تشتاكي ديا وخيال تشتاكي ديا ويحيني طبعا دي حسيت وين جهورين أو أنا أو مادات فيت جنك بيجي تبوتي عطيا جهورين ديارة كساكي دي هاي تحش منا كي أنت دراوت كير بس حقيقة ندرة وكريا ونكسا كادية يا ونحش كسا كادي تكاتن مجرد مادة ما بس نشت شلوفاكن باش ئەمانە تێ بە نزیکەی بە ساڵ دەتوانین پێم بڵێ چەند ساڵ دوای پەیوەندی یا چەند ساڵ دوای هاوژینی خۆشەویستی ڕاستەقینە دەست پێ دەکات بنج تقريبا ويفا هيدي هي قەوما دوای 5 ساڵ لە ژیانی هاوژینی هذا تقريبا أنا بيجي بس بيجيني يعني تقريبا نقطة بين صادي حف صال ويفا خلاص ثابت بون چونكي صالة ايكي خطرة يا سي خطرة تبيني بارا بتر حالة الطلاق صالة ايكي يا سي ويا حفتي بۆ حەوت حفت جنومرت جهنا مرحلة كاني بهم بيشت كابينة دي هزلو بيرت ماتينا جهورين مشاعر وهستت ماتينا جهورين دورة بشتيت ما هم جهينا مرحلة اوكي افاو زواجنا بو افا متفيا افاو ظلامنا بو يمتفيا شي بيب كم فارس احلامي مقهرماني من واتاوي حيني بشتي طبعا قالك شار وتشتو ايكو دفاق طاينا ساري ايكو مسألة حلبي ليه بورين فاز بيجم بوشي مخابنا مادام هوا جهان ده حف صالية هندشين بردوان بن برانجاكي خوش نا زوري کەواتە هەواڵە خۆشەکە ئەوەیە خۆشەویستی ڕاستەقینە دێت بەڵام دوای ماوەیەک ئەوەی سەرەتا نابێ هەڵمان خەڵەتێنێ ئەو دنیا پەمەیە معناوي او نينا ام ناجين بلا ديجين خوشة بس چه از هشيار بمز بزانم اوكي افا مادة كتشيد بيتن اتمتع يعني تمتعي دي بيكم بس دي شاوي من الواقع يجبيت يعني دي في عردي كافم بس كان من وعي هابيتن هندي كيم ترف عردي كافم كيم تردي ايشم بس اگر من آگه هیچ مسئله نبيتن دي بيس هاكو هم بيجين في عردي كافي باش ئەگەر تۆڕە کۆمەڵایەتیەکان یەکێک لە هۆکارە سەرەکیەکان بێت کەواتە مۆبایل هۆکارێکی سەرەکیە گرنگترین ئەو ڕووداوانەی کە مۆبایل دروستیان دەکات چین بۆ کە هۆکارن بۆ جیابوونەوە مۆبایل و تۆڕە کۆمەڵایەتیەکان بێگومان مەسەلا ئاڵوودەبوونێ یعنی هەر تشتێکی ئەم زیدەی حەدی چ خارم بی چ وەرزشکرم بی حتا تشتێ باشی ئەم زیدەی حەدی بکەین دێ دژی مەبیت ئەسرا بم سەر مۆبایلێ گەلک وەختی بورینم دێ ئاڵوودە بم سەر گەلک ئەفلام یعنی بارابتر حالەتێت بوو متێن ژنێک دبێژن زەڵامت مە ئاڵوودە بین سەر فیلمێت پۆرنۆیەت ئەباحی بارابتر الإنترنێتێ احتیمالە گەلک بژن ڕیساڵ و تشتی تەنێریت بەسنە یعنی حتا پارەی تەنێریت بڕێکا هەندێ و
كارثات يعني و از موبایل کار بینم برایکت خلت حتما در زواج هندی جنکا باش بید هندی ظلام باش بید هکو آلوده بول سر تشتاکی تأثیر دل علاقت تکرن ده ساربون درز بیتن بروت عاطفی ده درز بیت ناف براوادا بوچی او مادا کیمیایی نما حست که دیسا تشتاکی نی درز بیت اسناش ملل چه بو باش ئەو مادە کیمیاییە کە لە ماوەی لە سەرەتادا لە پەیوەندی خۆشەویستیەکە هەبوو یا لە ژیانە هاوژینەکە هەبوو دوایی گوتت کە ناتوانین لەگەڵ هەمان کەس هەمان مادە کیمیایی بڕژین لی بورین و نابید باش بەڵام لەگەڵ کەسی دیکە بڵێ ده چه بیت ئەمە هۆکارێک نابێ بۆ ئەوەی کەسەکە خیانەتکە اوه مشکله هر سرکی اگر انسان واعی و سویته یشتی نبی دیندار نبی تنها ده کویت و طالب بی او بی بحثیت چه دگریت یلوی ماده دگریت آلوده بی خاصتا اگر گنج 17 سال یه دست به علاقت و پیوندیا کر هر او خلاص او وید دکتوره که نفسی چاره سر بکتن بو. خلاص ای آلوده بول سروی ماده دش فقعه که پقیت ای تداری دی چتت ای کادی دا و اوه نحاجه کرم بو اوه دراول مکر و اوه خیانت مکر و اوه و دیش ای که بو ای که چید و سلسله دی بردوام بید طبعا اوه گله کارتی کر نخوشیت اوه دي هن بريكا جنسي مشكلة دي درز بن طلاقات يعني هنده حالات من ايتين اوه ظلامي جنا چاري و بينجي اينا سرا خيانات جنك الگل مينيت نجاره كيت كاتن با او باش. مادا كيميائي خلاص بيلدف يلا دا بچنه كادي کەواتە ئەو پیاوانەی یان ئەو کچانەی کە پێش ژیانی هاوژینی پەیوەندیەکانیان زۆر بووە زوو دەستیان بە پەیوەندی گرتن کردووە وەک چەند کەسێکیان گۆڕیوە لە پەیوەندیەکانیان پێشەوەی بچێ ناو ژیانی هاوژینیەوە ڕەنگە ئاسانتر تووشی خیانەت ببن لی بورین و اگر واعی نبیت و اگر نازانیت و گرنگی یا زواج نازانیت و قدسیت و پیروزاهی و علاقت نازانیت او رب العالمین دو سیجات قرآن دا بو ما بحث کری دی کفته ویت انسان گلک بقوت بیت یه ثابت بیتن خلاص من پیوندی هبون اچوما مرحله کادی دی بدو ما اکینم ترکیز السروی ظلامی کم سروی جنکی کم و خوش ترین جیان دی بورین بارش مبكى خوش ترينجا عندهم حالات تانية يعني دي بيجيها راستية يعني زواجيت سركفتي جيتين هميناء بێگومان خيانة دوان بێگومان ئۆکەی ئەگەر کەسەکە هۆشیار بێت بزانێت کە کاتێک تووشی جۆرێک لە بێزاری دەبێت لە پەیوەندیە خۆشەویستیەکە یا لە ژیانی هاوژینی کە بە دوای کەسێکی دیکەدا دەگەڕێت بزانێت کە ئەمە هۆکاری ئالوودەبوونیەتی بە پەیوەندی نوێی خۆشەویستی بۆ ڕژانی ئەو مادە کیمیاییە هۆشیار بێت ئەمە ناکات مەبەست ئەوەیە بله و شرط جینینه اگر چود پیوندی کاری دالوی ماده دیگرید او کسی تنخوش سر ماده اوه یعنی مروفد بینیتن تا گوله بی مثلا کسک ام کردیا خود بیجین سر جنک یعنی الدیف علاقت جنکا و آفرتا تین گلک اوه آلوده بی حش بابت جنکات که دیوانت واد کد علاقتت واد کد و زیده ترچید بس کسک مثلا بجین جنکه الدیف علاقت کادی دیگریتن تقریبا 3 ساله یا بتنه بونو کالت گریت اس اوکی هر کسک محتاجی شریکه کیا احتیاجات و پیداویستیت خویت عاطفیت هین و معنویت باش ئێستا لە هۆکارەکانی جیابوونەوە مۆبایل و تۆڕە کۆمەڵایەتیەکان لە هۆکارە سەرەکیەکەن و طبعا هكردو جنو ميرجي كدير بن مثلا او الباجيراكي شولكات يدي الباجيراكي شولكاتن اوه هيدي او هستا او طاقة زواجت ناف براودانا مينيت احتمالا بيتاقر خيانات ظلام 2 سالا دير بي جنكي او 2 سالا جي دير بي نەگونجان بەیەکەوە لەبەر هەر هۆکارێک بێت لەبەر هۆکاری ئاینی نەتەوەی تەمەن ئەمە هۆکارە بۆ یەکێک لە هۆکارە سەرەکیەکانە بۆ جیابوونەوە حتما نواجي جوازية عمري يعني انو كاقلاق جنك حتى لأوروبا يتمات كرتها زواج الجال الظلاماكي كركاكي كان جنجاكي 10 سالة شوا بتشكتره اف دياردان وكاقلاق بربلاف بي نزال فيري بزاف مال أوروبا يعني دي بيني حتى چند هيفا جارجات چيتن قالك نامينا دي بيجن نأماني عمر بس جماريها يعني طبعا نمونيت
زواجت سركفتيتين كو جنك 10 سالة جي ماستر بيت يعني ظلام 20 سالة جي ماستر بيت بس أفكت ومتن نو كدنيا بيش كاتي نو كأم إنسان چينا مراحل واتا هزريت مباري 5 سالة هزريت منيت نو ئەمە كانينا بۆ جیاوازی نێوانی هەردوو کوڕەکە و کچەکە ئەگەر کچەکەش زۆر منداڵتر بێ هەر ڕاستە. بيكم چونكي هزرت ويا المرحلة كادي أول مرحلة كادي يعني أو برانجا كدي زرت كتابة برانجا كدي حزيت في هندا حزيت دينا حزيت ويا هندا حزيت دينا باش حتى ببقيت حزيت ويا ودي چتا مرحلة قبلنتر توانە سێکسیەکان کە گەر تەمەن لە یەک جودا بن حەز و توانای سێکسیش جودان لە دوو قۆناغی جودادان. طبعا اگر جنك كان مازن بيت بعمر و شارزات ترليت زيرك ترليت بتر خود نياسيت بتر حزيت خود زانيت بتر حسكت ويتشد فيتين حشت كاتين وظلام جي نفسيتش بس اگر عمرك بتشيك 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 روشن بيريا سكسي مارينا ابدا نالقطاب خانه نديك باب نيشام هندديك تين كتشد خود دانشي بحث شوائك بوناك مت كورسي دا بحث شوائك بو كتشكي كريكا اوگلك مهمه رول خوب زانيت شوائك ديك نابشتي ما مستنابشتم حتى مشكلة الويري پیدا بن باش. حتى حالات تكشتني الويري پیدا بن حسابا خوب دێینە سەر وطلاق دێینە سەر ئەوەی کە لە ڕوە دەرونیەکە کە دوو کەس جودا دەبنەوە چ کاریگەرێکی دەرونیان بەسەر دەرونی بەسەر خۆیان دروست دەکەن و بەسەر منداڵەکانیان دروست دەکەن. بەڵام هۆکارێکی دیکە هەیە هیچ جیابوونەوە باسیکەی هۆکاری جیابوونەوە بارا بترا وانا ما تكرنا ديك بابا ونعرفشان بيريا وتأثير ليت كات واجر مواعي وتجاشتي نابين سر حزت ايكودو نانياس نظام كليلة دل ظلامة متشيا هر ظلامة كي كليلة كاهي كوتاكي تايبات بخوفي همي ظلامة كي يكنين مثلا قالك جنك دبجة دكتور اس نظام ظلامة محش شتكات حشتناك از بيج ما قرتو نظامي از دي ظانم فيتو كوتي ويبزاني هريكي فيتو لا بجم نقطة ضعفاي بزاني حزت في بزاني باشا باش. تو بقي هي ئێمە باسی هۆکارە دەرونیەکان دەکەین هۆکاری دیکە هەن کە مادی مشتی دیکە بەڵام زۆر ناچینە سەریان ئەوەی دکتۆر ئاواز دەیڵێت ئەوەیە کە تۆ هێندەی بە دوای پاسوۆردی مۆبایلی هاوژینەکەتی هەر هێندەش بە دوای پاسوۆردی بیرکردنەوە و دەروون و لایەنە کۆمەڵایەتەکەی هاوژینەکەشت بە بۆ ئەوەی ئەمەش ئەو پاسۆردەش بزانی کۆدەکە بۆ ئەوەی کلیلەکە بزانی و بە هەمان شێوە پیاویش بۆ هاوژینەکەی بێگومان هەردووچی نابیت بەس ئەس بدەم ئەوەلگریت ژیاندان و ستاندنە ئەزێ پێت خول سەرقەنە پێدرێشکەم و ئەو بوومە بکات بێت ئەو ئەس یعنی ئەخذ و عەتا هەبیتن بسیارێکا دیگەلێک دبێژن دکتۆر دبێژن ئەرێ دکتۆرە باشە ئەس دیف زەڵامێ خۆ بگەڕێ مراقەباوی بکەم مۆبایلاوی بۆچی دا خیانەت پەیدا نەبیتن لێرێ نەخێر چێ نابیتن تشتیان بێژین خودێ ستر کری و نەوێت دیار بیت و نەوێت کەشف بیت معنای بۆ خێراتە معنای ئەو قۆناغا تو تێدا مناسب نینە وەختێ تو تێدا بهێلە بەس لێرێ بەس تو یا هشیار بی ظلامتها حرکه کیوت کته نه مراقبه هشیار کن بجی آفد بن تدانت تو تهای جنتو نوستی و تو هشیار بی وی شعوری بگهین یا ظلامی از هشیارم ها اسنا نوستی ما اف شعوره دی چل ظلامی کدی ولی کد اوکی یعنی دی هاش خواه بیتن دی دیر ایخیتن شکارت خراب بس اگر دید جن کان نوستیه هاش خونی نه مشغوله بشوله ماله و دیکاخو و خشکاخو و هوالاخو و معزوماتا و یعنی ده فرصه و مجال بود چه بید بلی بورین و باش اهمال کرن لە باسی خیانەت دیسان یەکە لە هۆکارە سەرەکیەکانە بێگومان و خیانەت ئێمە باسی لایەنە دەرونیەکەمان کرد کەسێک بۆ چی خیانەت دەکات بەڵام خیانەت سوودیشی هەیە مفايد خيانتي تين احتمال بينار بجا او ماي جود جوا خيانتي مفاعلة دكتورة يتهين يعني يت سلبية نارينية تين ويت إيجابي مفايد سلبية وان يعني بارا بتراو دكان داري دياريات فروشن قولات فروشن قول فروش قوتن دكتورة بارا بتر دياريات ما او ظلامت كرن افيد بو عشيق و خوش تفيت خود بند كرن جنك جي نفسي تش ديت ساعتك كريت
بهناكي كريت عطراكي بو خوش تبي عشيقي خو أبا يعني أسنابين ما بإيجابية بس عود بينن يعني قلت أجر دكانة ما دي تجرتن كذبوا هفجينا خو قلو تشتينا كريت دياريا بلي بورين ذا يادي أوجي هم بلي بورين ذا كو جالك جنكيت هين جيانا ويا نخوش الجل ظلامي هكو ظلام هاتا كشف كرنش لا خيانتي والظلام خو كشف كرسر خيانتي دي نوك بالغا وك سلاح وك تشقدي بكوريني الدجيوي ژنەکە بەکاری دێنێ دژی پیاوەکە دي رزيل كاتن بجا تشبريكا طلبات ودا خازيت خو تشبريكا هكود بيجن همي تشتيج دفني بنتا دار كاويتش لي كريا يعني كيم بكاتن بيش جاوت عيالي ودا خازالي بورينه جيت كات بيجيتنا واحتمال بس جارك يجي بيتكر بيتن وفي حالتي دبو مهاطين سوودێکی دیکەشی ئەوەیە کە گوتمان بله. پیاوەکە ئیتر خۆشەویستێکی زیاتر دەبەخشێت چاودێرێکی زیاتر دەبەخشێتە دي خێزانەکەی كودو نزيكي لە ژووری خەوتن لە سەررجەیی لە سێکس بەتواناترە ئیدی أو علامة نشان ئەمانەش بە جۆرێک لە جۆرەکان سوودن احتمال بەڵام- هلا بەڵام ئێمە بۆچی باسی ئەمەمان کرد چکە شتێکی سەیرە ئەگەینا خیانەت نابێ ڕوودا بالفعل. هیچ بیانوویەکشی بۆ نییە دكتور بو هر تشتكي سلبي تشي بيد جيانا مدى تشتكي باشي تداي هروسا جنك دي مراجعة حسابات خوكت ويدفي علاقتي كاتن هندي جرينج أسبابا بزانيت أجر تشبون احتمال بتر حزت ظلامة خو بزانيت بتر نزيك بيت بتر شخصيته ويتي بيهيد بتر مشكي ويتي بيهيد غير علاقات حالتي تاطن جان ترليتت ويادوي جنك تطورت طبعا صدمة ببلارزة وزلزال طلاق وخيانات بس أوجي هم دي مراجعة حسابات خوكا دي بترخونياصي شخصية خودي بيش خيدي تطور بيد بجا تشد علاقتي دا ما چنما دي بيش كويت باش ئێستا خەریکە جیابوونەوە لە کۆمەڵگەی کوردی ئاسایی دەکرێتەوە بە تایبەتی ڕۆڵێکی خراپی بەناو کچە مۆدێل و کوڕە مۆدێل و بله. ئەوانە بەت ئەوانەی کە لە سۆشەڵ میدیا زۆر چالاکن ئەو تەرکیزە زۆرەیان کە لەسەر ژیانی دەرەوەی خێزان هەیەە ئەو هەموو نمایش و شۆی کە دەیکەن ئەو هەموو ژیانی نێو سۆشەڵ میدیا و نێو درامەکان و ئەمانە وایە دەکە کە کەمتر سەرنجیان لەسەر ژیانی هاوژینی بێ و ئەمڕۆ خەریکە دەمرێ بۆ هاوژینەکەی خەریکە بۆی بمرێ دوای من وێنەم بینیوە کەسەکە گوتیەتی بڕیارماندا تا هەتایە بەیەکەوە بین وێنەکەم سیف کردووە لای خۆم چکە دڵنیا بووم لەوەی دوای ماوەیەک تا هەتایەکە نامێنێت کەمتر لە ساڵێک وێنەیەکی ترم بینیوە هی هەمان دوو کەس دەڵێ بڕیاریاندیا جیاب بنەوە کەمتر لە ساڵێکیش ئۆکەی خەریکە ئاسایی دەبێتەوە ئەمە خراپ نییە طبعا مثلا كتا موديلك بيتن سيارة خوا آخر موديل نشامة بداتن مكياج آخر موديل جلكة براند شانطة ديور شانيل غوتشي وهروال سفرك الولاتكي واحتمال الطيارة خوا خاص جيها بيتا من الظانين كتشكاكا بتشيك بتاع دادا يشيل هفدا صالية دي صحكتي هروا شاري الجل ظلام خود كسرة بنش زارة صامونة حجري كيب كريت أب كريتن تبيجي بوتشاش شوي كم ترى هاودي بيجي تنازع برداي جيما هذا جيانا خوجي مخاني خوي هاي حريات أخو منا هاي زواجيا سرينا شيء توجه درس وكان فهمي تأثير سري إنساني كت إنسان بشرة دي بيجي واو يعني هاي كسك أخو بدأت بردان دي بتاخدان جي كلاس دي بتاخدان خاني دي بتاخدان أف براند همي يلا دا جوابك طبعا هاكو واتكات وكي ويلينايتن أم زين أين لها هذا كل شيء أفتشتها بيشكي بينا احتمالها فيك بيت احتمالها كساكي بكريدا بيتي وجي بسطنيت واحتمالها يوي بيت احتمالها بيس كسا إيكو صادر وایدانێ هەموو شتەکە هی خۆیەتی لە ڕۆ دەرونیەکە ئەو کەسە سەلامەتە لە ڕۆ دەرونیەکە نأف شو يا أصلا حقيقينين من هێندەی دەیان بینیم هەر لە شکل و شێوەیان دیارەکە دەرون نادروستن کێشەی دەرونیان هەیە گرفتی دەرونیان هەیە تني دكتور أو زختا طاقة الشهرة درست كات هيزا برنياز بوني أبد احتمالات تجيب زاني برنياسي
هێزێکە یعنی فشارێکە مازنە لەسەر مە حسابا خۆ بکەوە چ ناکەین مجارەت پرۆگرامەکە تو دەردکەوی بەس ئەوە پتر شوێتکەن پتر تاقە دەبێتن پا یعنی چونکە تو تەمسیل دکە گەلێک زەحمەتە تەمسیل گەلێک یعنی شولێکی زەحمەتە و ئەو ژی بارە پتر تەمسیلە و حالەتت هاتینە دەف من تکەنەگیری بەری بنڤن تێر تکەنەگیری هەواڵ نەماینە ئەوە نەماینە کەسێ جێباریێ نەمایە باش ئەم نابژین بەختەوەرینە احتیمالە بەختەوەر بن بەس مەشولە پێنینە بلاوە تەئسیر سەمە نەکەتن ئەو چوو ئەو تشتە بدەستکات و تەجمیل و تشتیجی تابعاً دکەن ئەڤەمی تەئسیر سەر کچکاتی تەگرن و ئەوێ دفناوێ ناجانە حەقی هەندێنینە بچتن دفنا خۆ هەر ئەو قسەی دەکەم و تاوادەچنە سەر کاریگەریە دەروونەکان هەر لە سەیری ڕوخساریان کەی ئەو هەموو شتە ئۆڤەرە سەیری جەستەیان کەی ئەو هەموو شتە ئۆڤەرە ناپێویستە هەر لەوەوە پێت دەڵێ من دەروونم تاو نییە ئەوان پێویستیان بە چارەسەری دەرونی هەیە نەک ببنە ڕۆڵ مۆدێڵ ببنە پاڵەوانی کچ و کوڕەکانی ئێمە ئەو کاریگەریە گەورەیە دروستکەن ئەمە دەبێت کۆنتترۆل کرێ بێگومان ئەڤە ڕۆلی ڕاگەهاندنەیە ئۆکێ یەت هەرێکی کەناڵی خۆی هەیە کەسێ پێویستی وەکی بەرێ تەلەڤیزیۆنێڤە نینە وێ کەناڵی خۆی یوتیوبێ تیکتۆکا خودەیڤەکەتم پزارەها خەڵک دێکی سەحکەت یعنی پێویستی تەلەڤیزیۆنێ نینە جمهورە خۆی هەی بەسەندێژی یا گەلە کەناڵێت هەین دێهینە پێش ها دێهینە پێش هەکوو ئینانە پێش یا خەڵکژی باوریەوە بکەناڵاتێت هەکوو تە ئێکی ئینا سەر کەناڵی یعنی یعنی سەحکە ئەڤە نمونەیە خۆگەر لە شوێنی خۆشی بێت لە تیکتۆکەکەی و لە ماڵەکەی خۆی و لە سوۆشەڵ میدیاکەی خۆشی ئەو شتانە دەکا کەسێک دەڵێ من سەیری دەکەم بەس فشەم پێی دێ گاڵتەم پێی دێ کاریگەری دروست دەکا وردە بەشار سەیران ئەوە دکتۆر هەندیە بقوات بیت هەندیە بقوات بیت تەئسیر سەتەتێتەکردن خاصەتەن دو جا سێ جا چار جا بچێت لای فێویدا بەس دکتۆر بکورتی سەبەبێکی دی هاتە بیرامە چونکی ئەزا حازر بین لێ حالەتی حەفلێ تەلاقی درست بین ئەڤەژی هۆکارێکە وەک حەدەسەکە ئەرێنی و ئیجابی نیشا خەلکی دەدەن حەفلەی چی؟ حەفلە تەلاقی یعنی ئاهەنگا ژێک جدابوونێ واز شخصية حاضر بي وهف أخفتنا زبيجم باري طبعا في ديارداش ولاطة عربياتي سعودية وإمارات وخليج هذه دياتي تدفع ما نام زيراكين بو تقليدي وتشتي سلبي بكاين عباية خليجي بكاينة وجلكة خليجي بكاينة ودياردة خليجي وعربا بينينا نافخو أم زيراكين بو هنده باري تقريبا 6 سال لأوروبا هم عائلة كردي بو قلتي أم تلفونام كر حوالا مبو قلتي مديريني ناخر أمامي كتكو جنكين رينشتنا كما شيفا درست كريو وده بخورينين يعني جالسة قاعدة باش أم تشون ساعت كامي دار فاكر همي قلوبو وكيكو وأم قلتي وي أبعيت ميلادة متشهديانين أنا قلت ناكتي ورا بحفلة طلاقي یال سر کیک جی نویسی پیروز بید بوجدابونه ظلامه کر کری نزانم یعنی کجدابونه ما قلت اگر مزانی بسنا تاطم چه قلت حفلة طلاقي خوشة ونينا اوت كاتن دابرينيت خوها كد بيجيتن فاشيريت بس طلاق صدمه يعني كتشكاكي قلت منو ظلامه خو شار هابون يعني کەس نابوو تەداخل نەکری پۆلیس نابوو دادوەر نابوو کەسێک نابوو عالەم و جیران و هەواڵ نابوون گوت بەس هاکو ئەم ژێگڤە بوون گوتی متو بەردای هەچکو کێرێک دلێ مکات سەحکێ سەرەڕای هەندێکیان عەلاقەتەوە ناخۆش بوو بەس هاکو بەردای ئێشانە ئەوە باش ئەمە یعنی دکتۆر ئێشانەکە هوسایەوەکی وێ وەرەقی چاوا پێگڤە هاکو ئەم هوسا تريني نيفا كده هير دبيت يعني هستي تبرين دار دبن كارماتا جيك فاد بيتن ئەمە دیسان لە ڕۆ دەروونێکە ئەو کەسەی کە ئەوە دەکا نابێت کەسێکی دەروون دروست بێ وابزانم لەولاوە ئەگەر بیبڕین لە ناوەڕاستەوە دەبێتە دوو بزانین دەبێتە دوو بەسابەت بوون بە دوو ئەمە ئازاری ئەمکار بووین ئەگەر ئەو دوو کەسە دەروون دروست بن دەبێ ئەمە ئازاری هەبێ ئەگەر کەسەکە ئاهەنگ بگێڕێ لە دوای ئەمە دراوەڵ خۆت کات باش دیاردەکە کرێتە بجاکو ئەو ژینکە ژیانەوە مشکلە هەین ببینیت واو حەفلە تەلاقی و خۆش و یاڵە
داجيبك ئەوە دەربڕینی ئازارەکەی ناوەوەشێتی بەڵام طبعا دای ڤەب دەپۆشێت. شێری دوای باش. دێت دێتە نەفەقەدا دەڕباز بیتن ئێستا ژن و پیاوێک جودا بوونەوە لە یەکدی کاریگەری بەسەر کوڕەکەیان چێ؟ بچیک دایما ناوضەحیە و قوربانیانە ئەبێت ناوبەرە دوو کەسەدا چونکی بچیک ئانکو زارۆک محتاجی حەجێکردنا بابیە و دایکەیە بۆچی ئەوە بوو ئاواکردنا کەسایەتی و شەخسیەتاوی هەکو مازند بیت هەکو کردبن ئەو ژیل گەل وا کردبیتن شخص تەخەیل بکە بینە پێش چاوێت خۆت نیڤێکێرا کەر بوو ئەوانە نە ئەوانە نیڤێکێدا کەر نەبوون ئەوانە هەرێک چوو ناوبەرە بەڵام خۆدا منداڵەکە دەبێتە ئەو دوو پارچە. نیڤێکێدا بوو دوو کەر دوو پارچە ئەوان جودا بوونەوە لە ئەو یەکدی. جودا بوون ئەوان جودا بوونەوە لە یەکدی. ئەوها بوون جودا بوونەوە بەڵام لەگەڵیاندا ئەوان هەرێکی بوونە کەسێکی جودا. هەرێک چوو بەڵام منداڵەکە ئەگەرەوە منداڵەکە بێ منداڵەکە خۆی یەک کەس بوو بە دوو پارچە. بوو دوو بوو هێندە دوو کاریگەری بەسەری هەیە. طبعا باشە کاریگەریەکە لە کوڕ بۆ کچ جاری لەسەر کوڕ کاریگەریەکەی چییە؟ کوڕێک ئێستا گەورەیە بۆتە پیاو بەڵام کاتی خۆی باوکو دایکی بەیەکەوە ناتە باو ناگونجاو بوون و جودا بوونەوە شەڕۆشتیان زۆر بوو. تأثير طبعا سر شخصيتاوي اسلوبي رفتاري علاقات الدورة بشتيتوي بيرو باوريتوي برامبري جنكا برام همي تينا غورين واتا تأثير سر زواجاوي ديك هي تكر المستقبل احتمال النفسي بتجربة دوباره كت يان تطرف وتنطراوية دا بكاتن باش کەواتە ئەو کوڕە ڕەنگە لە داهاتوودا تووشی هەمان ئەزمموی باوکی دووبارە کاتەوە ئەگەر خوب پێش نەئێخست و ئەگەر ئەو سەدمە پاقش نەکرد و ئەگەر برینێت بچکاتیە پاقش نەکردن حتمما دێ زڤڕیتن هەمی دێ باش. هەکوان بژین دێ فلم دوبارە بیت باش بۆ کچێک کە ئۆکەی بۆ کوڕەکە جارێ ئەگەر باوکێکی خراپ بوو بێت کاریگەری بەسەر کوڕەکە هەیە طبعا ئەویش دەبێتە باوکێکی خراپ دەبیتە خراپ حتمما یان عکس یان عکس یان دێ هەندێ باش بیت هەندێ باش بۆ بیت قەرەبووکردنەوەی ئەوەی باوکی بەلێ بەس هەردوو حالەتە زارار و زیانە هەفسەنگ نابیت باڵێ باڵێ هەفسەنگ نابیت باش یان دێ گەلێک باش بیت یان دێ گەلێک خراپ ئەمە وەکو باوک ئەی وەکو مرد بە هەمان شێوە طبعا چه ممارسە لەگەڵ دایکاوی کریە ئەسلوب و ڕەفتار ئەو ژیرێ دوبارە کە دوبارە پتر یان دیسە عەکس ڤەر و ڤاژی کە وەساڵ گەل ژنکێ نەرم بیت تەڕازی تێک بچیت و ژنک استیغلال بکات ئەدیتی ناو زەڵامت ئەم بژین شەخسیەتەوە زەعیف و لاوازە ئەڤە ئەون یان تەتەڕف کات بوو ڤیلایەن یان بوو ڤیلایە ئەگەر دایکەکە خراپ بێت بۆ کوڕەکە کاریگەری هەیە جیابوونەتەوە بەڵام هەمی دایکە خراپ سەر بە هەرژی هەمان ناخۆ هەر هەمان شێوە. تشتێکێ دکتۆر بچی کاتی بسەری مە بێت گەلێک دەبێژم بچی کاتی بوو البیرا منە مایە بابای مساد شاق و پێنێل مدان چل منە هاتیە سەحکە ئەزێ درستم نا تو نەیدرستی تو نەیدرستی ئەگەر هەم بین سەحکەینا ڕەفتار و ئوسلوبێتە و ژیانەتە تو نەیدرستی ڕاستە تو دین نەبووی فچوولانەکەتی بەس خۆ نە ئیلا کەسێک دین بیت چوولاکەتی چوولا بکەویت ئەم ئیزبات بکەین وڵات تو نەیدرستی واتە مەرجنیە نەخۆشیە دەرونیەکەت هێندە نەخێر. خراپ بێت کە تۆ بکەوێ بەس ناو کۆرانە شخصياتي کۆڵان و نو شار و نو چیا بکەوێت هذا آخر حدا شخصياتي نرجسي درست كاتن يت سايكوباتي درست كات علاقات سام درست بن هذا هميش كيف هاطينا بتشكات ئێستا کاریگەری جیابوونەوە لەسەر کچ ماستر بلي بورينا گەورەترە بوچي چونکە باشە. ئەکان بژین ژنێک نیوا جوواکیەواتە ئەو جیلا مازند کرد زەڵام بارە پتریێل شووری و دەرکەتنێ یعنی ڕۆلێ وێ ماسترە بۆچی ڕۆلێ وێ ماسترە بچیکا خوداند کرد ئەو بچیکە سڤایدێ بنە فەردێک تاکێکش جوواکی واتە ئەگەر بندەسێ باوەکێ خراپ حەجێکردن نەدابیتێ احتیمام نەدابیتێ دایکێکا ترسینوک یا زەعیف و لاواز دایکا ترسینوک چییە بابای وێ تهدیداوی هەر ژینێ وێ خراپ بیت گەل تهدیداوێ بکاتن بقوتی دەسێ خۆل سەدرێش کرد یەڵا یەڵا چنینە زەڵامە ژنکا احتیراما خۆ دگریتن vêtin şexsiyeta we pêz bî. Wata eger ez dayikeka zeîf û lawaz bim, kiçêt min jî dê zeîf û lawaz bin. Eger ez a tirsînok bim, kiçêt min jî dê tirsînok bin.
ئەگەر من هەستێت عار و شەرمزیاری و شەرمێ هەبن کچێتمەژی دێ شەرمینۆک بن. باش ئێستا کاریگەریە گشتیەکان لەسەر کچەکە زیاترە لە ژیانی داهاتوو. گەلێک. ئەگەر کچێک باوکێکی خراپی هەبێت کە هۆکاری جیابوونەوەی دایکی ئایبینەوێت باوکێکی خراپی هەیە کاریگەری ئەم خراپیەی باوکی لە ژیانی منداڵی ئەو لەگەڵ دایکی و لەگەڵ ئەو دوایی لە ژیانی هاوژینی کاریگەری هەیە. بارە پتر ئەو کچکێت چەند علاقەتە لەگەڵ زەڵامی بژن درستکەن بارە پترەوە ئەو کچکن ئەوێت برینێت بابی هەین جروح الأب هەی ئەوێت برینێت بچکاتیە هەی چارەسەر نەکری احتیمام نەدایە حەجی نەکریە جاکو مازن وی پرەنگێکی غێر واعی بێ ئەو پێ بحەسیەتن محالەت کە دوو کەس پێک بن کەیف خۆش بن محالەت کات جێک بکات مشکلات درست کات و زایدەن ئەگەر هاتوو زەواجی کرد نسخەکش بابەی وێ دێ بیتن نسخەک یانش دەیکاوێ کۆپیەک لە باوکی دەبێت نە زەڵامێ وێ دێ کۆپیەک بیش بابەی وێ ئەوە بێجا دێنە سەر پچێک زانستا هێزی عەلمە الطاقە و ئەم بژین ئەو کەسێ بەرامبەری من خراب بیت ئانکو استیفزازا مبکات مبآزرين تشتاكي أو كسا معلم منا مامۆستای منە دەرسات دەهتە من یعنی دەیکامن بۆ نمونە مبترسینیت دەرس الڤێرێ چیە vێت ئەس هەستێ ترسێ پاقشکە ئۆکەی ئەمە پاک دەبێتەوە دێ پاک بیت هەکو پاک بوو ئەvە فەکتەرێکە بچیکە دەیکامن هەستێت شەرمێ بدەتە من تۆ کرێتی تو ناجانی کەسە بخۆ نائینیت کی دێتە بخۆ ئینیتن و ئەس شەرم کەم هەستێت عارتە طبعاً یەت شەرمێ درست بن ئەوە دەرس ئەوە و ئەس شخصیەتە خۆ پێس بێخم ثقة بالنفس نە ئەزا جانم هەر کەسێک دێ مبخۆ ئینیتن ئەس جەوهرم ئەس مستحقم استحقاقا منە بلندە ئەوە دەرسە ئەس تێگەهشتم دێ چمە ژیانەکا دی زەواجێکەم تو دەرسێ گەهشتی نسخا دەیکاتە بوتە نایێت بەس تو دەرسێ نەگەهشتی وتە شەخصیەتا خۆ پێس نایەخ زباری بخۆ بوونا خۆ پێس نایەخ سبای زەڵامێک دێت هەستێت شەرمێ بوتە درست باش کەواتە ئەو کچ و کوڕەی کە دایک و باوکیان جودا بوونەتەوە دەبێ یەکەم شت بزانن ئەترافیش بکەن کە ئەوان لە کێشەیەکی دەرونی و کۆمەڵایەتی گەورەدان دەبێ خۆیان لەمە پاک بکەنەوە خۆیان چارەسەرکەن ڕێگەش هەیە بۆ ئەمە بۆ ئەوی ژیانی داهاتویان ژیانێکی ئاسوودە دەبێت ئۆکەی ئێستا دایک و باوکێک شەڕیان بوو مناڵەکەش لە نێو شەڕەکەیان بوو بەڵام دایک و باوکێ دەڵێ ئێمە ڕاستە شەڕمانە بەس ناهێڵین منداڵەکەمان هەستی پێ بکات وەنینە دایک و باوکەوە دەڵێن ئێزبار ناکەم ژن و مێرەک و ساد زیرەک بن تەمسیل بکەن کۆ عیالی هاج حتا بژین افتراضا بژین پێشچاوێت عیالی ناکات لە ژووری خۆیان شەڕەکە دەکەن مناڵەکە دەلەوەیە باشە یا لە مەکتەبە غرفە نووستنێ چەندەمانە دیوارە خۆی سفەنجێت هەندە دیواری بە نەکرینە و دەنگێوانە چ هەردێچیت یاڵا بابوو بژین افتراضا دەنگێواژی نەدەرکەت هێست تشتێکی احتیمالە گەلێک خەلکی باوریەوە بحلمە تاقە نەئێت ئانکو هێزا زانستی بەلێ بەس ئەو هێزا نێگاتیف ئەوە سلبیە نەرێنیت ناف ماڵێدا دگەهتە بچیکی شعور پێتکەت شعور پێتە ئەوە ئەگەر بژین پێرفێکت کەن ها پێرفێکت شەڕێ خۆت کەن و کەسێکی هاژێ نەبیت هێست گەهتێ بچیک زانیتن مشکلە و کاریسادا هەر ئامازن ئەوە هەکو دایک تێت خەم و گازن دێت خۆ بۆ عەیالێ خۆت بێژیش بابەیوە یعنی گازنداش بابەیوە بۆ عەیالیت کرد پلیس ئەوە بابەیوایە تو چا بەحسەوی بخرابیت کەی دە مشکلەکە بیت ناوبەرە خۆ زەڵامی خۆدا هەرا ڕاوێژکارێکی هەرا دەف دکتۆرێکی کەسە کاریکاریاتە بکە کە چاتەنە ڕاوێژکارە ژنەکە هەست بە ینی دایکەکە لە لای منداڵەکانی کە باسی باوکیان دەکات لەبەرەوەی زوڵمی دەڵێ من زوڵمم لێکراوە هەست بەو زوڵمە دەکات دەیەوێ ئەمە بگەێنێتە ئەوان ئەوەی لە دڵێزانێت تەسیرە نەفسیل سەر بچیکات کاتن ئێک و یا دوێ دێ دوشی باوەی خۆ ڕاستن هەوە حەق نینە مشکلات القلبي حلقة بخو علاقة بتشكا بينينا جبر هندي جارجا طلاق حلا شارع سريع باشترا بتشيك رابطة بشخاو جبر دندنگو شارع واو حنگاوا داروني بتر ديتك شت باش يكشت لدا برسموتاو بله اما گوتمان خیانەت هۆکارێکی جابوونەوەیە تۆ هەم خانمی هەم پسپۆری لە بوارەکە و پسپۆرێکی زۆر زانستی و هۆشیاریشی هەر خانمانن هۆکاری خیانەتی پیاوانن
ئەمە آخ بیانوو آخ نییە بەڵام ئای هەروانە چ بێژماتە من نابێت بێژماتە بەس پلێ بورینڤە پلێ بورینڤە ئۆلڤێرە ئەس بێژم هەر کچکەک هەر ژنکەک احتراما خۆ دکریت ڕێزێل خۆ مافێت خۆ بکریت دێ ڕێزێل ماف و احتراما ژنکا دیژی کریت کۆ ئەلەم و ئێشانێ ناگەهینتێ ئەگەر هەر ژنکەک بێت ڕێزێل خۆ بگریت مافێ خۆ بگریت قەت خیانەتێ لێکادی ناکات و فرسێت دەلیڤێت خیانەتێ دێ کێمتر لێ دێ زەڵام گەلکێ کات خۆ گەل زەڵامی ناکات بارا پتر دێ گەل ژنکێ کات واتە دێ کێم بیت ڕێژە دێ کێم بیت بەس ڕێزێل خۆ ناگریت هەندە ژنکێت هەین ڕێزێل خۆ ناگرن هۆکار هەیە بۆ ئەمە هۆکارێکی دەرونی یە دەرونی ژنێک هەکوما دەزانێت ئەو پیاوە ژنی هەیە بەڵام دەڕوا لەگەڵ ئەو طبعا پیاوە هندا ڕێک حالات دەکەوێت نظانيت قالك ظلامة هين يبجنادي تشتت علاقته ده طبعا علاقة عابرة حزكا هي هدفك هي بجهيتي نابشتازي بجنم حتى كتشك بيبا بيتا جريدان تعلق بيت حاجب كات خونة واردي درس كات كده بيتا هفجيني باشا رجع اوبس دي كاشف بيت يبجنا بوچی بجا نزانا قلت يا مدرا والي كري بجاوي حيني تأخير بوارتي باش جباهن دي دكتور الفيري بو هر كتشكاكي بو هر جنكاكي معقول نينا طبعا كتشكنا جنكي دباردا يا نوات چونكي اوجي علاقتا كاني حقي وايا بچناتي دا كو دوناشي كساكي بنياسي روجا كي دروجا باوريا خو بيبيني مثلا كا هاي بالمانيا ام بيجين فتخاون زكوت كونترول اسبيسا واتا باوري كسي دي بكي باشا بس كنترول كرن باشتره کو هاکو از کسی که تنیاسم بجیتن از بیجنم از کار فلان کسی ما هما باور که باش ئێستا ژنێک وردیف بچم ژنێک لە سەرەتاوە دەزانێ ئەو پیاوە ژنی هەیە و ڕازیە بەو پەیوەندیە کێشەکە لە ژنەکەدایە دي بيجيتن كو حجنا خونا كاتن كو دي بارداتن كو حشمت كاتن باش افاجي هميا وما دا كيمياء طبعا الصانينة دي ويجيني تو دي ويجي باردات واكيوه مشكلة دي درس بنديسة باش طبعا هذا همي او ناخوشيا او خللا او سلخاندن الدارونينا اول دريجايا بيوانديا مرحلة زاروكينية وسنيلتين ڕوونە وتكافنا الساري اینجا زۆرینەی پیاوان پسپۆڕن پرۆفیسۆرن لەوەی کە چۆن نمایشێک دەکەن تەمسیلێک دەکەن بۆ کچان و بۆ خانمان چۆن خەیاڵ دەکا کچ ئافرەت ئەو وا خۆی پیشان دەدا نرجسيا خەیاڵ شخصيا دەکا ئەو زۆر بە ئەتەکێت بێ ئەو زۆر بە ئەتەکێتە خەیاڵ دەکا زۆر لە ڕووی مادیەوە بە قوت بێ وا خۆی پیشاندا بە قوتە فەخفەخە ترتیبات و هەر وغصانينة ئەمە ئەو ئەپرۆچە ئەو بۆ چوونە پیاو تێیدا پسپۆر و پرۆفیسۆرە جاگەر خانمەکە شوریانە بێ بێگومان دەقەومێت و ڕوو دەدات إيه بس أجر جنكا زيراك بيت كتكا واعي بيت دەیناسێتەوە خوب بيج بيت طبعا هند علامات ونشانة صور اتهين يعني اكسر دي بيني مليون هاي اتهين ها نايكو دوسي نايكو بەڵام دەبێت دوسي وشار بێ فێڵە خۆی نەکا مادە کیمیایەکە وای نەکە کە فێڵە خۆی بکات طبعا مثلا كورك بيشتات أولياس حشتات كم بسم الله الرحمن الرحيم نكات أسنياسي يعني جيت حشمكر ها يان بيشتا والله خو ضعيف كا والله تونا وصا يرخني لي بقريت ناقد بسم الله الرحمن الرحيم ايش من عاطينات علاقاتي ده ايش انا قلت يا سلام عليكم كان جيت اداس بك رخني لما بقري يان بيتن بسيارة رابردوات ابكى بسم الله نكاتو هاتي متتشفيت رابر هذا ئێستا همية وعلامات الصورة نافيت ازبيجم برافا سحبة وكورساكي بيوانديت كوجاك من درست كري وهمي علامات التيدا دەست خۆش زۆر سپاس بۆ دکتۆر ئاواز کە ئەمە دكتور ڕۆژ خلاص بما وقتنا مايا بس کاتەوە تشتاكي جرينك ئێ ما هاي السرداري يعني اگر ام بين طلاق مانع بكين جنك بزاني التعامل يقال ظلامي خوب كاتن مثلا بس دي مثلا ئەها اینم کروجا کش روجا جنكاك تشودف حكيمكي قلت حكيم علاقته منو ظلام مك جالكي نقشة جالكي خرابة جالكي دست نقشة متقطيتن كچاركي بينا بو ملقال يعني خود اما برد حكيمي قلت باش بو من وان ادوات آميرة بينا ايك دو سه ودقال ميكي سمبيلا شيري قلت باش حكيم هشام تشتري بو تبينم بس شير بچم ميكي سمبيلا وياكم شيري درنده
ئەسنەشێ گوتی ئەوە مشکلاتەیە ئەگەر تەدوێت چارەکەم بووتە هەڵە وڵا ژنێک چوو باخچێک گیانەوەرا کاکیرە شێرێک دیت هەڕۆژ خارن بوو شێریت بر هێدی حتا شێر بووە هەواڵێوێ نێزیکی شێری بوو و میەک سمبێلێت شێریڤە کرد و شێری چ لێ نەکرد و چوو لاف حەکیمی گوت کەرەم کە حەکیم ئەف تشتێت تەشمە ئەوەش خاستم کەرەم سمێڵی شێر ئەوە سمبێلێت شێر گوت باشە گوت چه علاقەتە مڤەگەل زەڵامە گوت دێ ڕاستە بەدا بیژمەتە بێناخو فرەکە گوت تو شیای میێ سمبێلێت شێری ژێڤەکەی شێری دڕندە و شێری چلتە نەکردە وەل شێری کرد شێرتە قەبیل کرد حەشتە بکەت باورییا خوب دەتەتە تو نەشی زەڵامی خو تەعاملێ گەل بکەی وەلی بکەی حەشتە بکەت و تە قەبیل کەتن ڕوونە یعنی خۆ زیرەکە دەست خۆش. شت حێلک زۆر سپاس بۆ دکتۆر ئاواز کەم ڕۆژ لەگەڵمان بوو لە بیرتان بێت کە ئێمە لە ڕووە دەرونیە کە باسی دەکەین دەرونیش بەشێکی زۆر گرنگ و دانەبڕاوی تەندروستیە تەندروست بن.